فرمياسك مرة جبرة وعشقي مردوم فرمياسك مرة جبرة وعشقي مردوم قول علي بهاور عمري كوتايا قول علي بهاور عمري كوتايا بوخوام فير بومو دلم فير نابي بوخوام فير بومو دلم فير نابي دلي بكاوتاوام بكا جنابي دلي بكاوتاوام بكا جنابي بچاونا بینم خاڵی چەناکای داری ناکەم لە دوای باڵاکەوەی داری ناکەوم لە دوای باڵاکەوەی بۆ خۆم پیر بووم و دڵم پیر نابێ بۆ خۆم پیر بووم و دڵم پیر نابێ دڵی بەکاوتاوم بەکەژینا دەستان خۆش بێ دەم خۆش کاکە حەمەدیان خۆشەویستانم بینەران و بیسەرانی گەڕای میدیا سڵاوتان لێ بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی بەزمەکانی گەڕیان یاخ و بڵێم بەزمەکانی گەڕیان دەستمان پێکردەوە بەزمەکان پاش ماوەیەک کە بڵێم پێمان نایە ساڵی چوارەمی گەڕای میدیاوە 4 ساڵی پڕ لە بەرنامە پڕ لە چالاکی جموجۆڵ خۆبەخشانە لەسەر ئێسک و پودیسکی ماندووی ئەو هەموو کارمەندە خۆبەخشە ئەو هەموو هوندەرمەندە خۆبەخشێکی هێنێرە ئەو هەموو مۆسیقی کە من نازانم چۆن بە قەولی ئێرانیڵە جوبرانیان بەمەوەیە چۆن پاداشتیان بەمەوە نازانمە هەموو هوندەرمەندە خۆشەویستی کە هاتوون لە گەڕیان من ئاگام لێ بۆ هەندێک کەناڵ پێیان بڵێن ڕەنگە نەچن بەڵام لێرە هەمویان کەڵێ بۆ گەڕیان وەکو دوێنێ تەندروستی کاکە حەمەینی ناجێگیر بوو ئەمڕۆ بەخوا دڵنیام هێشتا زۆر باشیش نەبووە لەبەر خاتیە ماتووە بۆی لێرەوە دەست پێکەم بە خێراتنی کاکە حەمەینەیەکەم بەخێر بێ کاکە حەمەدیان سوپاس دەکەم سوپاسی مامۆستا سەلیمجانەکەم دوێنێ لەسەر ڕووفاتیان فاکراوان بوو بەرنامەکە بۆیە نەکراداوای لێبوردنم کرد ئەمڕۆ کە عەزێتی کێشاوە لە سێمانیش نەبوو لە چەمچەماڵ بوو بۆ لای من هاتووە بۆ گەڕیان میدیا هاتووە سوپاسیەکەم سوپاسی هەڵۆستی جوامێرانەیەکەم سوپاسی کاکە ئالانجیانەکەم هەمیشە ئالان ڕەفیق کە لێرە هەموو کادامادەیە خۆی جاری وێڵە ئەوەنە دەرکەوتوم لە کەناڵەکە من پێم خۆش نیڵم کاکە ئێمە پێویستمان بە تۆ هەیە ئێمە بەبێتەوە ئیشمان بۆ ناکرێت سوپاسی هەموو ستافی گەڕای میدیای خۆبەخشەکەم کە 4 ساڵە بێماندووبوون لەگەڵمانن میوانێکی زۆر خۆشەویست گەنجێکی لاوی گەرمیانی دەنگخۆش من هەمیشان بینی بە خۆی و دایرێکەوە بە خۆی دەفێکەوە شەوان لە تیکتۆک زیاترم بینی زۆر بە دوایە گەڕان بیدۆزمەوە بەڕاستی ڕۆژێک بە دیداری شاد بووم لە چاخانەکەی کاک سەلاح چاخانی مەڵکەندی کاوێش هەرۆک و گەلێریی هونەری وایە زۆر جالەیە شەکانمانەکەین بەسەر پێوە توانیمان بە دەفێک لایڤێکی زۆر کورتی بۆ بکەینەوە ئەوە بوو خەڵک هەواداران ئێوەی خۆشەویست هەوادارانی گەڕای میدیا داوایان نەکرد ئەو گەنجە بینە بەرنمەیەک ئێمەش خۆشبەختانە کاکە حەمەمان دۆزیەوە لای من هەر بە حەمەی ئاسی بەناوبانگ بوو بەڵام
نازناوە هونەرەکەی حەمەد چاوڕۆشە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمایە کاکە حەمەدجیان بەخێر بێ. قوربانە سوپاسم کاکە حەمەدجیان کەی زانیتەوە بارە دەنگخۆشی و تایە لە کێوە دەستی کردو بۆ لایڤانە و بەڕاستی لە ناشەمە هەوادارێکی خۆشە زۆرە بۆ خۆت دەسەواسەکەم. وڵا کاک سەزار لە نزیکی 10-12 ساڵێکە بێت خەریکی کاری هوەریم دێنێ زۆر گەنجە بێگەڕوا بێر لە مناڵیەوە خەریک بوو بزاوت ئامری ئقایش دەزانە چکەم نەبینم زار و دەفیش هەر باشە وەکوشت بڵاوکردنەوە چەند تقریبا لە سۆشیال میدیای دەمێکە خەریکی لە 2014 دەستم پێ کردو ینی خەریکی بڵاوکردنەوە بوومە بەڵام تام کاتە دەمە خۆش بێ ئەمڕۆ ئێمە زیاتر هەوڵین مەگەر جۆڵامی کۆمنتەکانیەوە بەمەوە ئەجینا زۆربەی کات حەزەکەم جوم لە گۆرانیەکانی کاکە حەمەدجیان بێت دابان هۆمەر قەومی کە خزمی کاکە ڕەوەزی نابینای خۆشەویستی خۆمانە ڕەوەز سڵاو ڕێزی بۆ نادووی مەزیزیرەک لە کەلار و گەرمیانەوە دنیا ڕێز سڵاو و خۆشەویستی بۆ تۆ نردوو بۆ ستافەکە خۆشەویستانم ئێمە 4 ساڵمان بەڕێکە لە گەڕای میدیا و ئێستا لە خزمەتانە لەوە زیونەی بەرنامەکانمانە بە هەوڵ و مادووبوونی خۆشەویستانە نامەوێت هیچ بڵەمەتاک و پرسیارەکانی ئەوم بۆیێت ئەچینە لای گۆرانی تری کاکە حەمەدجیان دوایی پرسیارشتی لێکە من زۆر ئەمڕۆ تا مەزرۆم وەکو ئێوە تا مەزرۆم کە گوێبیستی گۆرانیەکانی کاکە حەمەد چاوڕۆژ بم و ئێوە شەش پرسیارێکتان نەبوو بە خۆشەویستانم لە تیکتۆک لە ڕاستەوخۆی تیکتۆک خۆشەویستانمان لە چەناڵ یوتیوب کێسا ڕاستەوخۆمان بینن خۆشەویستانمان لە تەلەڤیزۆنی گەڕیان لە هەشت وێنێکی کوردستانە بینەری ئێمەن بەڵام من یەک تکام هەیەوانی کە لە سۆشیال میدیا ئێستا لەگەڵمانن تکایە ئەم لایڤە شێر بکەن بە زۆرترین خەڵک بێبەش نەبێت لەو دەنگە خۆشە ئەوانەی کە لە تەلەڤیزۆنیش بە دیار تەلەڤیزۆنی گەڕانی دانیشتون سڵاو ڕێز بۆیەوە فەرموو.
شیوەن شەوەی لەیلا یار لە سەیر و سەودای خۆی یانە منێ لە شیوەن شەوەی لەیلا یار لە سەیر و سەودای خۆی یار لە سەودای بازاڕی گەرماوە یار بەجێ هێشتم و ڕۆی ئەخە یار ئەیارەی یارای ئەترسم بمرم نەیبینمەوە بە جوانە مەرگی سەر بنێمەوە بە جوانە مەرگی سەر بنێمەوە دەمە خۆش بێ کاکە حەمەدجان لەگەڵەوەی منم گۆرانیانە زۆر جاکە گوێویستی بووم بەدەنگی تۆ یا بەدەنگی هەندێک هونەرمەندی میلی دانخۆش وەکو ڕێبەر مەسۆی هێرشکانی حەیرانی هەرگاگلی و هاوشەوەکانی وەکو بە ڕێزێک کۆمەڵە خۆشەویستن زۆر جار بینیمە بە دایرەیەکەوە بە دەفێکەوە بەڵام پێم خۆشە کاتوانی لەگەڵ مۆسیقاشە دەنگی خۆت بگونجێنی هیوادارم زیاتر بتبینم و هیوادارم هەوڵش بێ خۆ فێری مەقامات بکەیت سامە لەسەر مەقامی سەبا بوو ئەگەر بتوانانی خۆت فێری مەقامەکان بکەیت باشتر پێشەکەویت هیوادارم لە داهاتوە هەوڵی ئەوەش بێ کاکە حەمەدجان هیچ هەوڵت نەیەوە لەو بابەتیانی فێری مەقامات ببی وەڵی مەقامەکە دووت کات نەبووە وەکو خوێندنەکەی و وتنەکەی ئەدات کرد بەس حەزەکەم فێری ناوەکانی بی فێر بی چۆن ناوی مەقامەکان بزانی تکە چیتە بەرنمەیەکەوە بۆ خۆ زۆر باشتر مەسەڵ لەسەر مەقامی سەبا سێگا مەسەلەن بۆ شێوە بۆ خۆت باشترە ڕاستەوی هیچ گۆرانی نیە خۆتی پێ ناسراوبی ئەوەن وەڵاهی گۆرانیەکەوە 2016 وتومە بۆ ناسراوی باڵێ ئەوەش کە شعر و گۆرانەکەی خۆتە زوو ئەوە کات خۆی ئاوازە حەزەکەم لێرە بە بینەران و بیسەران بڵێم تقریبان ساڵی 1990 بۆ هونەرمەندی دوورە وڵات نەجات غەفوورمان تۆمار کردووە و کلیپەکەی بە شێوەیەکە کە هەواڵش گەریدا شەی دەبێت و هاوسەرەکەی چێت سەر مەزارەکەی و ئاڵای کوردستانی لەسەرە لەبەرەوە کەناڵەکان و کاتە هیچیان لیانیان نێورەلی بن بەڵام گۆرانێکە ئاوازی منە مۆسیقاکەشی هەری بنە بەڵام لە ستۆدیۆکەی کارزان فاروق کە ئێستا لە دەروی وڵاتە تۆمار کراوە و هۆنراوەکەی برای خۆشەویستم شاعیر محەممەد پاکش بوو بەڵام دواتر ئەوە وترایەوە دەما بدۆ خەڵک لێی وایە پێی وایە گۆرانی میلی ئەو گۆرانی ئاوازی منە حەزەکەم لێرەش ئێستا پێشکەشێکین بەڵام کاتی خۆی من لەسەر مەقامی حیجازکار دامنەوە کاکە حەمەدجان ئەوانەی کە زۆربەی ئەڵێنەوە یا بە سێگای ئێڵێن هەندێکیان بەیات ئێڵێن ئێستا هەر بە حیجازکارەکە گەر ئێوە ژێرمەتیمان بن بەیەکەوە کاکە حەماڵە من زیاتر بۆ گۆرانی ناسراوم کاتی خۆی ئەشمەیە بچێتەوە سەر سولەمەکەی خۆی
دايما بوتا خزانة شاديم ليدورا خملا مرزانا تنيام 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 غريب ما عادت وتنيام بيت غريب ما عادت وتنيام دەستان خۆش بێ دەم خۆشکاکە حەمەجان جا کۆپلێکی بەرزی خۆزگە و شبوت نامای ناردبوو بێتەوە بۆ شاری دڵێ ئاگەڕێیتەوە مامەجەزەوەی ڕاستی بێت ئەو حەزم کەوتمانەوە چکە زۆر کەس کردوتی بە ئاوازێکی میلی حەمەجانەوە ئاوازی منە جوانە مامۆستاجان مامۆستاگەن زۆر ئاوازیان کردوم بە میلی بۆ نمونە ئازیزەکەم دەوەرەوە مەحموود محەممەد هونەرمەندی دیارین ئەوەی چەکەل ئاوازەکانم کە شانازی پێوەکەم بەس کە دەماودەم وێڵێنەوە زۆر جار وەکو خۆی تەبقەی دووەمەکەشی ناڵێنەوە ئەویش هەر وزامە نەبێ بە مجاملە زۆر پێسەڵێ ئەڵێ هەموو گۆرانی پڵی تۆ هەمووی سێسە گۆرانەکان عزیزرێک لەم شتە فۆلکلۆرانی مانتیقە سلێمانی هەرچێکیان وتوتەوە ئەخە خۆی ڕاستی لە بەرنامەی گەڕیانە بۆ مەم دەرکەوتو هەرم این کاک جەزایە مامۆستاجان بەخوا هەر بەجددی یعنی مامۆستاجان من حەزم کرد ئەو سپاسی تۆ ئەەکەم بەڵام من هەر بۆ زانینی بەڕێزی ڕاستە من ئەرچێکم خستە شانی خۆم کە داکۆچکی درێت لە هونەرمەندانی میلی خەڵکیش کە هونەری میلی بۆ تێگەشتەوە ئەزای هونەری میلی بەس دەهۆڵی و هەڵپەرچێ و وەزنی دوو چوارە بەڵام هونەری میلی خۆت زانی قەتار و خاوکەر و ئەڵاوەسی و خورشیدی و ئای و حەیران و هەموو قوربەسەریتە ئەمە مشتە حەزینە بەڵام باوەڕتە بێ من سیوسێ ئاوازم تا ئێستا هەیە کە تۆمار کراوە کە تۆمارکە هیترم زۆرە لەوانە چوار ئاواز بۆ هونەرمەندی دوورەوڵات بەرەم حەسەن چوار ئاواز بۆ هونەرمەندی زۆر بەناوبان کە خۆی ئاوازانەرە مامۆستا میدی حسین چوار ئاواز بۆ مەحموود محەممەد بۆ سعدون کاکەی دوو ئاواز بۆ سامان عومەر بۆ دانا عەبدوجەبار زۆربەی ئازانشم کە باسێکم هەمویان حەزینە وەڵی وابزانێک دانیان نەبێ ئەوەی ئەمان خرەژانەکەی کاک مەحموود دەهۆڵیە لەوانە کاگە ئەمزانێ خۆی بەشدار بۆ تەیە زۆربەی ئاوازەکانی ترم هەر لەم تابع تۆزە حوزنوشتی پێوە دێرە تۆ بۆچی ئیش بۆ ئاوازەکانی خۆ ناکەی يعني خۆم بڵام خۆم دەنگم خۆش بڵێ بەڵێ چۆن کاک محەممەد کوردۆی خۆشەویست جێگری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری ئەو هەموو کتابە بۆ ئەو چاپەکە خۆی چوار کتێب پێنجێری حازرە لە ماڵە تایسە بۆ خوچی بۆ خۆی نەکرد دایمە ڕاستەکەی دایمە ئەو کەسانی کەەوە هەیە خۆیان فەوتاون بەهەرحاڵ من بتوانم خزمەتێکی ئەو گەنجانە بکەم ئەو چەندی هونەرمەندی گەنجێک و کاکە حەمە هەیە باسم نەکرد داوای لێ بنەکەم خاتوشنیار هەڵبجەی ئاوازەکەم بۆ داناوە کوڕێک بە ناوی هەرێم مەحموود چوار ئاوازم بۆ داناوە گەنجێکی تر بە ناوی تارق زیاد سێ ئاوازم بۆ داناوە هەمووی هەیە لە ئەلبومەکانە بەڵام باسی ئەوەی کە بە کۆی گشتی زایر جەلال گۆرانی بەیانی باش خۆشەویستمەکەی منە ئەوەی لەسەر مەقامی هەماوێن ئەوان هەمووی تقریبن کۆمەڵ ئاوازمەیە بۆیە حەزم کرد کاکە حەمەجانەمەوێتەوە بەدەنگی حەمەجان زۆر خۆشتر بوو دڵم کرایەوە جامە بەڕەحمەت بێن نووری باریکەیش هەروەتە بووی پیان وا بووەمە ئاوازی کۆچ کرد و نووری باریکەیە بەڵام من لە ڕاستی ئاوازی منەوە زۆر دڵشم پێی خۆش بوو حەمەجان دەستان خۆش کاکە حەمەجان ئەوە تێگەیانم بەڵام بۆ تا ئێستا هەوڵی نەیەوە ئەچی بۆ دانیشتنوشت تۆ زیاتر باڵە بەڵێ ئەچی بۆ لایڤ موزیک بۆ لایڤ موسیک نەچوومە بەڵام بۆ گادە زۆرە چوو گادەم زۆرە دەستە خۆش بێ وەڵا حەزەکەم زیاتر پێشکەوی مەسەن زۆر حەزەکەم نەکرد کەناڵەکەی ئەمەش حەزەکەم کەناڵەکانی تریش ئەم بەهرانە بدۆزنوانی بەڕاستی گوناحە ئەم جۆرە هونەرمەندە ئەم دەنگخۆشانە بێ دەزیورەیان بکەین ڕەنگە ئەگە چانسیە بێت لە کەناڵی گەڕیان
ئێمە کۆمەڵی خۆشەویست و ئازیز و هەوادارێکی زۆرمان هەیە بەڵام من حەزەکەم کەناڵەکانی ترکە لە ئێمە بەتواناترن ئەوانی ترکە ئەزمونێکی زۆرتریان ئەوان کە زۆر بەناوبانن ئەوانش هەر ئەم گەنجە بەرن بەرنامەی بۆ بکەن من حەزەکەم ئەم کەسانە بەڕاستی دواتر بن بە ئەستێرەیەکی دیار کاک ڕەحمانی حاجی ڕەحیمی پێنجێنی لە ئەڵمانیا وسڵاو ڕێزی نردووە خاتو بێگەر قادر میرەجاب بۆ هەر زۆر معجیبە پێ دەزاری نووسیوە قەزا و لە ژیانم علی کەرمانی لە کەرکووکەوە خۆشەویست کاک علی خۆشەویست سڵاوی ڕێزی نردووە میرەجاب زۆر عوسمان عەبدوڵایی هونەرمەندی دەنگخۆش ئەویش لە تاراوگەیە سڵاو ڕێزی بۆ نردووی کاک عوسمان عەبدوڵایی خۆیشەکە لە دەنگخۆشەکان کاک نەوزادی گەڕامیدیا کە بەڕاستی ئەوش کەسێکی خۆش پێشکەشکارێکی خۆبەخشی گەڕامیدیایە سڵاو ڕێزی نردووە عوسمان عەبدوڵایی هونەرمەند ئاواتەخوازمەوەی جارێک وەکو جەناب وەکو کاکە حەما ئەوە ناو ستۆدیۆکانی خۆمانە بیبینم کەسێک زۆر دەنگخۆش و ئازیز و لە دوورە وڵاتە بەداخەوە دوور کەوتۆتەوە لێمان حەمەجان چی بەرەنێکتر بۆ ئامادەکردن هەر سەبایەکترمان نەبوو بەڵێ شەم شەوانەگاڵن ئاڵین جارێ دوایی شتی تریشمان هەیە
کەمتان خۆش بێ مامۆستا سەریم ناق ماتام گۆرانی ئارام بەخشانە بێ وڵی گوێ لە گۆرانی فەوزەوی و ئەوە ناگرم ئەنجاگەر خوا بیات ئەم ئامێرە ڕۆحیانەش ئەم ئامێرە ئارام بەخشانە و کوونەیەکەی کاکە حەمەجان و کەمانچێ و ئەو زەربە و بەڕاستی ینی خۆزگە هەموو گەڕێنەوە بۆ ئارامیە ئێستا دنیا شتێکی زۆر سێری بەسەرات و گۆرانی زۆر سەقەت کراوە تۆ سێ و کەلیمانە گوێگری خۆشە شەمی شەوان و ئەو شعرانە و جۆ لێ بووە و گەڕێنێتەوە ڕاستە میلۆدیەکە گۆڕاوە ڕێتمی گەڕیان درەنگ هاتوۆتە ناو ئەم بەشەی باشوور کە سلێمانی پێڵێن لە دوای ڕاپەڕینەوە تقریبا نێمە بە گەڕیان ئاشنابووین بەڵام ئەو گۆرانیانی کە لەسەر گەڕیانە زۆر شتێکی خۆشێنی هەرچەکی گۆرانی ئارام بەخشن و ینی هەمیشە ئەگە 2 ساعت لەسەری گەڕیان بڵێ بێزان هەبی وای کاکە حەمە زۆر دەچێتەوە دانیشتانەوە لەگەڵ هونەرمەند عمر میشایی و چەند هونەرمەندێکی تر بەڕاستی ئەگەم لێ دایمە بەنەیەەکە مۆسیقی ژوایە بەڕاستی لەگە گۆرانەکان ئیلهامە بووێت هەر دڵە خۆشە بێتوانی وەکو کاک ناسەر مامۆستا ناسر ڕزازی لێرە ئاماژەی پێە ئەڵێ بەم شێوە دانیشتانە یا شێوەی دانیشتن کە پێڵێن گعدە ئێستا بەداخەوە یا ئەو ناوانی کە بۆ پێشە شەو نشینە شەو ئاهەنگە هەرچێکی پێ ئەڵێن ئیلهامێکی خۆشتر بووی لەوەیە مەسەلە مەستی نییە لێرەیە مەسەلە لەو کاتێک گۆرانی مێژەکەی لە تۆش جوابانەوەی مۆسیقاکە زۆر خۆشتە بەس تراکات ڕۆحیتیانە تراکات بڵین گۆرانێک بۆ من ئامادە کراوە هێتفۆنەکەم لە گوێیە کە ئێڵێم باوەڕم نییە کە ئەو ڕۆحەتی بمێ چکە نە مۆسیقەکە ڕۆحی لەگەڵ تۆ تێکەڵ بووە نە تۆش لەگەڵ ئەوە بەم شێوە زۆر گونجاوی نەساکە کاکە هەمەیەڵێ من بەڕاستی دڵم خۆشە بوو دەستی خۆش بێ قوربانم سوپاس کاک ڕەحمانجان سوپاس دەکەم تارەکەی دەستی من ئارامیات بە ڕۆح بەڕاستی کاک ئارام لێو ناشارمەوە ئەبێ ناوی کەس زانە مەجینا من جاری وایکە ئێمە ناو بەرنامەکەونە هیلاگە بم لەو دیۆمەڕم لێکە ناوێرم بیڵم ئەیتر بەکەڵکی تار نامێنم ینی ئەوەنە هیلاگە بم بە بەرنامەکەەوە تاکو کورسەکان ڕێگەخێن وستان دێنی و مایکرۆفۆنی ئیش ناکە و کامێرەکانیش پێکەی من و کاکبران کە ئێمە ناو ئەجا خاتونێکمان لێ خاتو پرشنگ لێرە کامێرەمانە و هاوکارمانە و پەیامنێرە بەم نەڵە کاک جەزاکەستە ناو بەرنامەوە فەیسێ کراوە بیانی فێز دەمو چاوم پێ بکەنەوەڵم بەخوا ڕۆ لە بەشی پێکەنینم پێ نەماوە من ئەڵە مایکە بکە کوورە مایکە چی ناوەک خەربوو بڵم ناوەکەم نەوە باش بوو مایکە چی شتی چی کاک بە شێوەیەک مامە سەریم خۆتۆ لەگەڵ ما بەوەنە هیلاگە مین لە ئامادەکردنەیە ئیتر هەر باشە 150 تارەکە ژەگرێ لە بەرەوە داوای لێبور نەکەم ئەگەرۆکو پێویست نەبم کاکە حەمەجان من هەرمەیە جۆم لە گۆرانی بێ بەڕاستی وابزانام لەسەر وەزنی دەسماڵێ بێن شتێکشمان نەبووە ئەوشمان نەبوو وەڵا خۆ ئەوە شەکەین وابزانام ئەوشمان هەبوو یا ئێوە چیترتان ئامادەکرد بوو بەسەر چۆ
بجيارم شوي شاتقيان ناس لبيرم دەستان خۆش بێخوا دەم خۆشکاکە حەمەجان قوربانت سوپاس. خۆشەویستانم لە تیکتۆک ئەتا بانی پیرۆز تەواو دیارە منیستم گۆرانێکە بۆ بیرمان نەچێت نەشمیجیانەکە زۆر دڵم پێی خۆشە هاوار نەشمیجیانمان بیر ناچێن جاچین بۆ دەواڵێکە خۆشەویستان لە تیکتۆک شەوانە یا زۆر کا دەتوانن بینەری لایڤەکانی کاکە حەمەد چاوەڕۆژ بن هەر بەناوی حەمەد چاوەڕۆژ شەوانیە ئەکاونتەکە لە تیکتۆک کاک بورهان شێخ بورهانە دەست خۆشکار زابۆ دۆزینەوەیم دەنگە پرسۆزانەی وێ بەردەوامی ڕەحمانی حاجڕەحیم پێنجەی سڵاو و ڕێز بۆ ئەو موزیکزانانە سوپاس کاکە ڕەحمانجان ئەڵێ بە دایرەکەی شتێ بڵە کاک بورهان وڵاو تەکلیفی ئەوشی لەکەین بە خۆی دایرەکەشی لێرە لای کاک سەلیمەوەیە خاتو بێگەر قادرە دەنگی زۆر خۆشە سڵاوی لێبێت کاک ڕەحمان ئەڵێ زۆر ڕاستە ئارام بەخشە تارەکەی دەستی زۆر سوپاس ئارەمیە داد بە ڕۆح عوسمان عەبدوڵای کاکە حەمە سەرکەوتوو بێ ئینشەڵا کاک عوسمان هونەرمەندێکی زۆر دەنگخۆشە کاکە حەمەجانەوەژ لە تاراوگەیە کاکە حەمەش چەند ساڵ لە تاراوگە بووە لە سوید بووە ئاتوێتەوە کاکە عوسمانجان و ڕێڤین ئەحمەد ئەڵە سڵاو ڕێز بۆ مامەزا سوپاس دەکەم کاک ڕەحمانجان نووسێتی گەڕیان بە تۆ جوانە سوپاس دەکەم قوربان سۆران کەریم سڵاوتان لێ بێت کاکە سۆرانش لە هۆڵەنداوە چاو ماچەکەم قوربانە بم کاک شێخ سامانی خۆمان کاکە شێخ سامان برای شێخ بورهان لە بەریتانیا وڵە بە خراتی میانە بە ڕێزەکانەکەم سڵاوە و ڕێز لە ستافە جوانەکەی ڕادیۆی گەڕیان کاک سامانی شەڵا بە دیداری کاکە حەمەشا دەبی لای خۆتان بەم نزیکانە سڵاو سۆران کەریم لە هۆڵەنداوە چاوتان ماجەکەم چاوت ماجەکەم کاک ڕەحمانجان خۆشەویستان لەبەر خاتی بانگی پیرۆزی عەسر ئێستا کامێک وەستاوی گەڕینەوە خزمەتان گۆرانێکی زۆر خۆشمانەیە کە من و شێخ بورهان زۆر حەزمان لێتی
بەخێرەتی گەرمی کەسایەتی دیار و وەرزشەوانی دێرێنی شارەکەمان کاکە نەبەزی علیاسکا کەم کە هاتۆ بە گەڕان سەردانی کردوین هیوادارم ڕۆژێک بەسەری بکەینەوە ئەو زۆربەمان وەکو وەرزشەوانەی ناسین یا پێشکەشکاری وەرزشی یا ڕاگەاندکاری وەرزشی بەڵام ئەو لە ئەگەکم بزانە و هونەرمەند بۆ یەکێکە لە دامەزێنەرانی تیپی مۆسیقای هاوناز و چەند تیپێکی مۆسیقا و وێنەگریش بووە ئەو بێجگە لە وێنەگرتنەکە کاک بوران وێنەگر بووە و هونەرمەندێکی مۆسیقی بۆ لەگەڵمانە چەند ساڵ لە ساڵانی هێشتاکانە لە سەردەمی زێڕینە بەڕاستی کاکە نەبەز هونەرمەندێکی زۆر خۆشەویستە و برای هونەرمەندی دەنگخۆش و هاوڕێی من و ئالان و هاوڕێی هەمومان حازب درانس بۆزانم کاکە ئالان برای کاکە نەورۆزی علیاسکا خۆشترین دەنگ گۆرانی بێژی جیلی ئاڵتوونی ئەمانە هونەرمەندانی جیلی ئاڵتوونی نەم خۆشەویستانە کاکە زاناش کاکە زاناجیانیش هەمویان بەڕاستی ناڵێم خانەوادەیەکی هونەری و لە کەسایەتەکانی شاری سلێمانین لە ئەتوانم بڵێم کەسایەتێ ناودار و خۆشەویستەکانی شاری سلێمانی ئەچینە لای گۆرانی هاوار نەشمیجان بانەکە بانگی پیرۆز تەواو بوو چکە دوو گۆرانیمان ماوە و لە خزمەتان نامین کاکبران داوای شتێکی شیکرۆ بەدایرەوە ئەتوانین دوای ئەم گۆرانی نەشمیجانە سەرچ لەگەڵ خوێنمەیان ئەخە یارە یارەی ئەیارایی ئەیارایی ئەیارەی یار یەنەتخوا مەشکێنە شوشەی مەینەتێم یەنەتخوا مەشکێنە شوشەی مەینەتێم هەم دنیاکەم ڕاوەیەم قەیامەتم ئاخە یارەی ئەیارەی یار
ئەی دەستخۆش دەستی هەمووتان خۆش بێ ئەی دەستخۆشەکە عمەر میشایانە بوو میشایی لە خوارەوە لەگەڵمانە بوو ناتە ستۆدیۆ بیسەران و بینەرانەوە گلەی بێ وڵاوتی ئیشمەیە بەڵام باری تەندروستی زۆر باش نەبوو بە زوع دیاوەتی هەفتەی داهاتوو ئێمە گەڕیانەوە بەس داواکاریوە گروپێکی جوان ئەنجا منش ناوێرم ئەو گروپە جوانە ئەوە نایێرم لەژێر چاوە سێری مامۆستا سەلیم محەممەدجانوانەکەم چکە ئەمەر میشایی داوای گروپەکە بەخوای ژۆڵە بەرنامەیەکم بۆ بکەن هەفتەی داهاتوو ئینشەڵڵا حەزمانەکە باتێتە بەرنمەکەی کاکە حەمەدجانەوە ڕێنەکەوت کاکە حەمەدجان لەم فاسیلەیە چکە دوای ئەمە دوایین گۆرانیت ماوەکە شادا کاکبوران داوا کرد بوو بە دایرەکەی خۆتەوە یەکشتی کەممان پێشکەش پێی ئێمە هەر ئەوە سێ لە خزمەت هابین دوای ئەوە ئەچینە لای ماگی خۆت مدەیتێ خۆی وەرێگرێ خۆی هەموو شتەکانت بۆکە زۆر باش بەڵێ مەگەر لە خاکەوە دەستی لێ کێشم ئای کامەستێرەی گەش کەم گوڵە کێویە سوورەوە کوڵمیە ئاڵەوە گلێویە سوورەوە کوڵمیە ئاڵەوە گلێویە دەمە خۆش بێ یاخوا دەستە خۆش بێ سپاس بۆ ئەو دیارەشی پێشکەشی کردین کاک حەمەدجان دیاری بەرناممانمەوە بەس من پێشەوەی کە دیاری بەنام پێشکەش بکەین بزانم تۆ چیت هەیە بۆ گەڕامیدیا بۆ کەناڵەکەمان ئێمە سپاس دەکەین وەکو ستافی گەڕیان کامڕۆ ئامادە بووین ناو ستۆدیۆکەمانە سپاسی تۆکەین دەستان خۆش بێت و هیوادارم هەر سەرکەوتوو بن هیوام وایە پێشکەوتتر و بە پێشکەوتتر بتانبینم ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم کاکە حەمەدجان زۆر خۆشحاڵ بین کامڕۆ گوێبیستی تۆ بووین و ئەو کاتۆ بە ئێمە بەخشین سپاسی مامە ئەلانجانەکەم زۆر سپاس کە هەمیشەمان دوی لەگەڵمانە سپاس بۆ مامۆستا سەلیم بەڕاستی کە ئەرچێکی زۆر زۆرمان لەسەری دروست کردووە زۆر داوای لێبوردنەکەم مامۆستاجان سپاسی کاکە حەمەینەیەکەم ئەو چاوانە ماچەکەم کە باری تەندروستیشی ناجێگیر بوو لە بە خاتی ماتووە ئەچین لای دیاری بەرنامە جێی خۆتی سپاسی سافی و دوی کامێرە بکەم کاکبوران و هەموو ستافی گەڕامیدیا کاتێکی خۆش لەگەڵی و گۆرانەکەی کاکە حەمەدجان گۆرانێکی شادەوایە کاکە حەمە
خوارو لە دا